دەسەڵات لە هەرێمی کوردستان کە خۆی لە یەکێتی و پارتی و خێزان و کەسایەتیە بنەماڵەیەکانیاندا دەبینێتەوە بە بۆنە و بێبۆنە پرسی پێکەوە ژیان و تەبای نێوان پێکاتەکان دەوروژێنێت وەک بڵێ پێکەوە ژیان بەرهەمی 52 ڕۆژێکە لە کاتێکدا لە ڕابردوودا و بەر لەوە یەکێتی و پارتیا بن ئەم بەهای هەر هەبوو خەڵک مامەڵان لەگەڵ یەکدیدا لەسەر بنەمای مرۆڤ بوون و بەندەبوونی خوددا کردووە. گەلی کورد کە 1400 ساڵ ئاینی ئیسلام پەیڕەو دەکات بەهۆی پەروەردەی ئاینی و کەلتوری جوانی کوردایەتیەوە لەگەڵ پێکاتە ئاینی و نەتەوەیەکانی دیکە بەباشی مامەڵەی کردووە. دەنگ و ڕەنگە جیاوازەکان سەدان ساڵە لە تەنیشتیەکدا حەساونەتەوە. بەڵام پارتی وێشێتی کە جگە لە ماڵکاولی و قەیران و شەڕ و ناکۆکی شتێکی دیکان بۆ کورد با سەرجەم پێکاتە ئاینی و نەتەوەیەکانیان پێنەبووە دانەوێت خۆیان بکەنەکەوا سووری بەرلەشکر و شانازی سەدان ساڵەی ئیسلام و کورد بۆ خۆیان بچنەوە. پارتی وێچەتی کە بانخەست و بەمەبەست تا ئاسی پەراوێزخستنی ئیسلام و کۆمەڵگەی زۆرینەی موسڵمان و کوردی یارێمی کوردستان لە ئاین و ئاینزا و پێکاتە نەتەوەیەکانی دیکە دەستنە پێشەوە. هەمیشە ناوی ئەوان پێشناوی ئیسلام و موسڵمانان دەخەن و خزمەتیان دەکەن. هەر بە نمونە دەیان ساڵە هیچ مزگەوتێک لەسەر بودجەی حکوومەت دروست نەکراوە و گۆڕەپان بۆ خێرخوازان چۆڵ کراوە. بەرپرسانی ئەو دوو حەزبە بە ئەزموونی چەندەی ڕابردوو سەلماندوویانە نەک لەگەڵانە سیاسی ڕکابەرەکانیان نەگونجاون و پێک نهاتوون بەڵکو لە ناو حەزبەکانی خۆشیاندا هەندێک جار لە نێوان خێزان و بنەماڵەیەکی بچووکیشدا نەیانتوانیوە بەیەکەوە بگونجێن و هەڵ بکەن. تەنانەت مرۆڤبوون و هاوڵاتی بوون و خزمەتی و هاوبنەماڵەییان لە بەرچاو نەگرتووە و هەوڵی سڕینەوەی یەکدیان داوە. ئەم بانگەشە قەبانەشکە بۆ پێکەوە ژیانی ئاینی دەیکەن تەنها چاوبەستە و لە پێناو ڕازیکردنی وڵاتانی ڕۆژ ئاوادایە. لە هەرێمی کوردستان و بەگەڕانەوە بۆ ئامار و تۆماری ڕووداوە کۆمەڵاتیەکانی فەرمانگەکانی پۆلیس هیچ کێشە و شەڕێکی گەورە و بچووک نابیندرێتەوە کە بناغەکەی ناکۆکی شوێنکەوتوانی ئیسلام و ئاینی و ئاینزا و پێکاتە نەتەوەیەکانی دیکەی کۆمەڵگەی کوردی بێت. پێچەوانەی ئەو بانگەشە ڕەنگاوڕەنگانەی دەیکەن. پارتی وێچەتی هەمیشە پێکاتە نەتەوەی و ئاینەکانی هەرێمی کوردستانیان بەکارهێناوە و وەکو قەڵغان بۆ شەڕی پلە و پۆست و بەرژەوەندی سوودیان لێبینیوە. ئاوکات بۆ جوانکاری کابینە حکومیەکانیان و خۆ بەردنەپێشەوە لە وڵاتانی ڕۆژ ئاوا کردویانن بە پەیژە و پلیکانە. ساڵانی ڕابردوو لە ململانێ سیاسیە ناوخۆیەکانیشاندا پێکاتە نەتەوەی و ئاینیەکان وەکو سەرەڕەم بەکارهێنراون. ئەمە شوای کردووە وێنای ئەو پێکاتە لە بەرچاوی خەڵکی کوردستان بشێوێت و وەک مەقاشی پارتی وێچەتی ناویان بهێندرێت.